ئەو کاتت باش مامۆستا کۆسار ئین تەسەوڕم ناکرد بەڕاستی یەکێک کە سەرۆکی زانکۆی سلێمانی بێتن و یەکێک لە جومگە گەورەکانی پێشکەوتن و شارستانیەتی هەرە باڵای کوردستانی دەست بێت تەلەفۆن بۆ شێوە دابخە بەس شێ دەنگم بێت. ینی ئەوە چ نمونەیەکە مامۆستا من خەواڵێکم لەسەر ئێوە لەسەر مەسەلەی سەگ پێگەیشتە حەزم کرد قسە لەگە بکەم. دوای ئەو ئێستا بڵاو دەکەینەوە دەڵێ ناڕاستە تۆمەت دروست دەکا نازەمچ. ئەو شێوە داخستنە لە کەسێکی وەکو تو ناوەشێتەوە کە سەرۆکی زانکۆ بێت. یعنی لە دڵەوە ئینسان تەئەسف دەخوا وەرە سەرۆکی زانکۆ تەهەڕوو بکە بەسجێ لە دەنگێک بێت و لە کاتێکدا من ینی دەزانم متابعەت کردیە بۆ یەکسەر دادخستەوە دەنگکەمت ناسی و تەلەفۆنم بۆت کردەوە هەڵت نەگرت. یعنی ئەو حاڵەتە زۆر ناخۆش و ناشیژنە تەلەفۆن داخستن شێوەیەکە لە ڕێز نەگرتن و هەموو کەس دەزانێت ئەم قەت بێڕێزی ناکەم چەندین جار بێڕێزی کرا قەت نەهاتیمە ئەو ئاستە بۆیە دەزانی ئەم گفتوگوی دەگە دەکەم پرسیارێکم هەبوو بۆ پەڕ ڕێزەوە بە سوادارم وەڵام دێەوە ئەگە وەڵام نەدێ ناچارم ئەو نیو دەقیقی بڵاوکەمەوە.